موژدە بۆ فێرخوازانی زانستی شەرعی. ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو زانکۆی زادی فێرخوازی نوێ وەردەگرێت. ڕەنگە بپرسیت زادی چییە و من لە زادی چی فێر دەبم؟ زادی کورتکراوەی زانکۆی ئازادی دراوساتی ئیسلامیە، تێیدا زانستە شەرعیەکان دەخوێندرێت. تۆ لە زادی بەرفراوانترین پرۆگرامی خوێندن هەڵدەبژێریت بۆ دیراسەکردنت دەربارەی ئیسلام و زانستە شەرعیەکان. ئەمە خاڵی هەرە بەهێزی پرۆگرامی ئەم خوێندنەیە کە لە ناو دیراساتی ئیسلامیدا بە زمانی کوردی هاوشێوەی نییە، نە لە خوێندنی مەیدانی نە ئۆنلاین و ئەلکترۆنی. مادام تۆی فێرخواز ئەوداڵی دیراسەی دەربارەی ئیسلام، خوا، شەریعەت، پەیام و بانگەوازی ئیسلامی، فیکر و جیهانبینی ئیسلامی، زانستە ئوسوڵی و ئالەکان، ناچار نیت بە چەندین خوێندنی جودای ناگشتگیر یان تایبەتمەندی بە بواری دیاریکراودا تێپەڕیت بۆ ئەوەی بگەیت بە ئامانجەکان، چونکە زادی بە هەوڵێکی تاقەت پڕووکێن ساڵانێک لە ئەزمون و بەرزوونشێویدا تێپەڕیوە تا بتوانێت ڕێگاکە کورت و پارچەکان یەک خاتەوە بۆ میلەتی کوردی مسڵمان، تا بە خێرایی و بەهێزەوە دەست بداتە ژێر باڵی نەوەی کۆن و نوێی کورد کە لە ڕیزەکانی دواوەی جیهانی ئیسلامی بەرز ببنەوە و بچنە ئاسی باڵای جیهان بۆ ئەوەی نەوەی نوێی کورد پێ بگات تا بتوانێت کاریگەری لەسەر ئاستی نێو خۆ دەرەوەدا هەبێت. ئەو نەوەیەی ئێستا پێگەیشتووە ڕاستە پرت و گیان، بەڵام پێگەیشت و تێگەیشت و باڵان بەرهەمی ڕەنجگەلێکی ئارەق و فرمێسک و خوێنن. بەڵام هێشتا مامۆساکرێکار ئەمەی پێبەست نەبوو، زادی دامەزراند تا بزاوتێکی شیاو بۆ جوڵا بانگەواز و شاهیدیدان پێ بگەێنێت. خوا فەزڵی بێپایانی زۆری کرد بەسەرماندا، چون دوای چەند جارێک لە دەستگیرکردن و دابڕانی مامۆساکرێکار و بەرزوونشێوی، ئێستا زادی لە هەر کاتێکی تر ئامادەترە بۆ گەشە پێدانی ڕۆشنبیری و پێگەیاندنی زانستی و بەهێزکردنی فکری فێرخوازانی. تۆ لە زادی 12 بواری زانستە شەرعیەکان دەخوێنیت کە ئەمانن: یەکەم زانستی شەرعی، پێناسە، پێگە، شێواز و ئادابی. دووەم عەقیدە، زانستی عەقیدە و پێناسەی، پێگەی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت و کۆمەڵەکانی تر. سێیەم فیکری ئیسلامی. چوارەم قورئانەوانی، تەجوید، تەفسیر، لەبەرکردن لە قورئانی پیرۆز، زانستەکانی قورئان. پێنجەم فەرموودەوانی، شیکردنەوەی فەرموودە، زانستەکانی فەرموودە، لەبەرکردنی فەرموودە، ناساندنی پیاوانی فەرموودە. شەشەم ڕەفتارناسی، تەزکیە و ئاداب. حەوتەم بانگەواز. هەشتەم شەرعزانی، فیقه و قەواعید و ئوسوڵەکانی. نۆیەم مێژوو، چۆنیەتی خوێندنی، مێژووی مسڵمانان و کورد و ئەوانەی پێوەی پەیوەستن. دەیەم ژیان و ڕێبازی پێغەمبەران، سیرە. یانزەیەم ژیانی پێشەوایان. دوانزەیەم زمانەوانی، زمانی عەرەبی و زمانی کوردی. زانکۆی ئازادی دێڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.